سڵاتانی بازدان و خۆشەویستان بەخێرنەوە لە ڤیدیۆیەکی نوێ دیسانەوە لە ڤیدیۆ نرخەکانی مانگەڕاینەوە لاتان ئەو ڕۆژ نرخی کۆنسوڵ و یاریەکان دەپرسین لێرە لەگەر مامل یەکەم دوکانش لە لای کاک محەممەدینە لە پێشانگای محەممەد باش کاک محەممەد سەلامە سپاس دەکەم نرخی پێسفۆڕ ساری چەندە؟ دەستی بە 300 سلیمەکەی نەکراوە ئەو ڕوپی ڕۆژانە دەڵبینە زۆر سعری دەگۆڕێن ڕۆژ بە ڕۆژ نرخ و سعری دەگۆڕێ هەموو کۆنسوڵەکان واتکەوە ماوەیەش هاوی ئیمتحانات خلاص بووە هەڵدەستیدا دەبێتەوە تاکە بە 250 ئەو سلیمەکە 360 زۆر چاکە ئەدی ئەکسبۆکس وان ئێکسبۆکس فاتەکەی 290 190 ئێستاکە ئەوانە شەمە ئەو ڕوپی نهێنن 235 گیگا یەک تێڕای 285 زۆر باشە جارە هات دەخوارێ ئەو ماوەی چەند زووتر بێن باشترە لە بەرەوەی امتحان خلاص بوو ئەوانە بەس گران بینە سیریز ئەو ڕوو بە 300 دلاری نیشە زۆر زۆر بە 300 دلاریە پلەیکەین بە 700 دلاری ئەو نرخی ئەو ڕۆ وەز بەیان نرخ دەگۆڕێ زۆر چاکە 500,000 ئەو ڕوو 150,000 ساڵێکان ڕاستایتەوە ئەوانە هەندێک کەس هەندێک دابێت زۆر چاکە لە بۆ هێچێتەکان ساریان چەند لە چەندە؟ هێچێتەکە ئۆنیکومایەکان هەموو 20,000 18,000 ڕێزەری 30 دلارە 40 دلارە کلااود و هایپەرێکس 80 دلارە 80 دلار ئەدی پلاتینیۆم 100 دلار 100 دلارە ئەو دەستکە چیە ئەکسبۆکس وانی؟ ئەوانە دەست بەوارە یەک بۆ کۆنە لۆ سیریەسی شەوی بە 30,000 30,000 زۆر چاکە ئەو پاوەڕبانکی ئینتەرنێتی وە؟ بە 23,000 بە 23,000 هەر ساعت خۆی ڕادەگری زۆر باشە شتێکی لە بۆ ئەو شاحینانەی پلەیستێشن 4 دەستچی؟ ئەوە بە 8,000 8,000 زۆر باشە بە 13,000 ناوحی زۆر باشە ئەدی ئەو ستاندەی PS5 بە 28,000 28,000 کەتانە یاری و دەستەکان شێدانە فانکە شۆ دەستەکان شعان دەکاتەوە زۆر چاکە ئەدی کیبۆردەکان ساریان چەند لە چەند؟ کیبۆردەکان هەموو میکانیکن مارکەی ڕێدراگۆنن هەر هەموو نەوەکان 45,000 45,000 وەتە لێرە شەیە فاتایەکان لەوم کۆنسوڵەکان دەبێت بە 12,000 12,000 PS4 هەموو ئەدی PS5 5 بە 20,000 بە زەوی بە 20,000 ئەگەن ئەوانە لۆ سیریزێس و ئێکسبۆکسوان و پلەی فۆڕی دەبی هەموو بە 12,000 5 بە 20,000 زۆر چاکە لێرانەش دەستەکانی ئەکسبۆکس 360 بەس بە وایرمایە؟ بە وایر بە 12,000 بێ وایریش نمایەوە بە 20,000 ئەدی دەستکەی PS4 شکلی PS5 پلەی فۆڕە شکلی پلەی 5 بە 25,000 25,000 حادی پلەی فۆڕش بە 20,000 لەنگەکان بە 40,000 نوێیەکان شێ بیلادی بە 6 دلاری 6 دلارە ئاینەی پلەی 5 بە 6 دلاری ڕەنگی سپیەکەی ڕەنگی سۆر و ڕەشی شەیە بە 65 دلاری 65 سیریزێت و سیریزێسی ئەو ڕەنگانە هەیە کەسکەکە هەیە ئەو سۆروشینە هەیە 65 دلارە ڕەشەکەیان 6 دلارە سپیەکەشی نمایە لە بازاڕەوەت بێت زۆر چاکە ئەو سوکانە ئەوسوانی 360 بە 45,000 45,000 زۆر چاکە ئەدی هەندێک لە یاریەکان یاریکان سپایدەرمانی PS5 بە 35 دلاری نوێیە کامباتەکە 30 دلارە کامبات فیفاەکان 45 دلارە ئەوانە نوێنە ڤانگاردەکە 50 دلارە کۆڵدوارەکە مستعمەلە 50,000 گەمەکان بەگشتی هەموو هەیە بەس حەسە بەوەی خەڵک داوا دەکات بەگشتی لە 25 دلاری هەیە تا 50 دلاری ئەدی فیفا 22 لە PS4 بە نوێتیە بە 50,000 50,000 زۆر سعریات دەخوارە دەکرد دوو بە چەندیان 15,000 دەستی 15,000 لیتل نایتمێر دوو 25,000 25 ڕێژ دوو 20,000 نوێ زۆر چاکە تێکن هەفتەکە بە 20,000 دەستی دیترۆیت دیترۆیتەکە نوێ 20,000 ڕزنیڤڵ چارەکە 15,000 مۆدرن وافێر ڕژین دووەکەی هەیە بە 25,000 ڕژین ئۆڵەکە 30,000 زۆر چاکە دەست خۆ مەڕێزی ئەدی یاریەکان ئەکسبۆکس وانیش
بەگشتیوان ئەو گەمانە هەیە بەخۆی لە بە گێم پاسی زۆر نایەتن بەڵانە هەیە عادەتەن 5,000 دەیە 15 فۆرزا هەیە چارەکە فۆرزا چارەکەی بە 15,000 بە 15,000 هەیە لە ناو گێم پاسیەوەوانە بە سیدی مەڕبوو نییە پرسیارکە لە بەندێ ئەدی ڕێدێت لە بۆ ڕێدێت نەمایە بە 32,000 بوو 32,000 نوێ بە 45,000 ئاخی ساری هەتا ئێستا 32,000 بووە چونکە ئەوانە لە ئەوەی نییە گێم پاسی ئەو گەمێ گێم پاسی هێن لە گرانترە وایە دەستەکان خۆش ئێستاش لە پێشانگای سامینە لێرانە کە هەندێک سکۆتەر وشتی شتیان هەیە کە دەبوو منداڵەکانتان بیان کڕین ساریەکانیان چەندە کات سەر سکوتەیس هەیە ئۆتۆبەلانسە بلوتوزە سەر بگرۆپە بە 100 لاگەن خۆی باڵانسی خۆی دەکات ئەنی فول واسپات خۆی باسەپا بە دەستی دووە هەمی نوێیە هەمووی نوێ دەستی دوتان هەیە دەستی بە 50,000 بە 50,000 هەیە زۆر چاکە لێرانە نوعیان هەیە ڕووی دەبین ڕێگەکانیان ڕەنگی جیاوازیان هەیە مەزماشکەشیان هەیە لەولایە کە ئیشی چاکردنەوەش دەکەن چاکردنەوە هەموو شتی هەیە زۆر چاکە ئێستا بچینە ژۆرێ لێرانە ڕنگ لایتە جوانیان هەیە ساریان چەند دەکەن ئەو بە 55,000 55,000 شتێکی جوانە لە بۆ ژووری گەیمینگ و ئەو بابەتانە لێران ژۆ دەستکانیان هەیە دەستکەکان لە بۆ مۆبایلیش دەبیتن لە بۆ چی دەیسوار و مۆبایل و کۆمپیوتەر دەیچار مۆبایل دوگمەی تۆربۆ هەیە دەتوانیت بە تۆربۆ گەڕێکیت بە سارەکانیان چەندە 35,000 35,000 هەدیە نەوانە ئەوانە هەیە لە 10,000 تا 25,000 لە مۆبایل لە کۆمپیوتەر هەیە زۆر چاکە لێرانەش ئەو نێسانیان هەیە ویستانە هەمی ئێستا بتە 20,000 20,000 گەمەی خەتیمەکەی دەدەیان گەی ماریوانم تێدەوێت هەدیەوە 5 ساعت هەماش ئەوە ڕێکسەر دەستەکەی لە تەلەڤیزیۆن دێخی شتێکی جوانە ئەوە پێویست بە جیازوشتنی یەکسەر دەستەکەیە ئەدی ئەو دەستکان لە بنیتان دە سویچی دەستکان بە 30,000 تا سوشی 30,000 ئەدی ئەوانە ئەوانەشی پێی سواری ناهاین لە 10,000 تا 35,000 هەیە 10,000 تا 35,000 لێرانەش ئەو ڕیترۆ پۆکێتی هەیە شتێکی زۆر زۆر جوانە بە خۆم دانەیەکم هەیە کە ساریان چەندە 10,000 چەند گەمەی تێداوانە 240 یاری هەرزانترەوە ئەو لایتانەشان هەیە لێرانە ئێڵیدیانە کە لە بۆ دیوار و سەقف و دەتوانیت لە بۆ لێران هەیتان لە بۆ مێز و تەلەڤیزیۆن شتیشیان هەیە کە ساریان لە چەند چەندە 5 مترەکان بە 15,000 15,000 دەمەتریش بە 30,000 30,000 زۆر چاکە ئەدی ئەوانەی کە ئیTV شتی ئەوەیان بە 25,000 ئەوەی تیبینەوە لە بۆ سەقف بوو ئەوەیە ڕێیان ئیTVەکەشتان هەیە وایە تیبەکە نەوتەی ئەو نەوعیان هەیە ساریان چەندەوانە ئەوە 15,000 15,000 شتی زۆر چاکە ئەدی ئەو گێمسەرێکس دووەکە ئەوە 55,000 ئەو لە بە ئیملەیتەری نیتاندە سویچ لە مۆبایلی تەنها بۆ دەکات گەمەی نیتاندە سویچە گەرەوان تێبخی سەپۆرتی گەمەکانی نیتاندە سویچەکاتن بزەوت بەبێ ئەو دەستکە ناتان یاریەکە نیتاندە سویچ لە مۆبایلی بەڵێ بزەوت لێرانەش PS4ی دەستی دویان هەیە ساریان چەندە چەندە سپۆرەکە بە 270,000 370,000 زۆر چاکە باتەکەش بە 270,000 270,000 ئەدی 360 360ەکە بە 130,000 PS3 پلیسیەکان 150,000 ئەوروپی ئەوروپی نیتاندە سویچەکان ساریان چەندە نیتاندە سویچ بە 200 $200 لایتەکەش بە 100 $100 هەرزان بۆ زۆر داوازی ئارێ وەڵام سارەکی گونجاوە گەرتان نیتاندە سویچتان دێتن لایتەکەش هیچ مشکلێ نییە گێران ژۆ هێت سێتانیان هەیە ساریان سارەکانمان پێ سارەکانی لە ئاسوسەکە لە 50,000 تا 100 $50,000 تا $100 لەوانە ئێستا ڕیاکتەکە بە چەندیە؟ ئەویان بە 65,000 65,000 جی 432کە بە 55,000 55,000 وەنمۆڕەکە بە 85,000 ئەو JBL بە 75,000 $75,000 سیریەسەکە بە چەندە؟ سیریەسەکە بە 65,000 $60,000 ئاسر و ئەیسلەکە بە 130,000 $130 دەتانی دەنگشتەکانش بە خۆ دەستکاری بکەیت بەڵێ بێتن سترایکسەکە سراسەکە بە 130,000 بیان $130 ئەدی هایپەرتیک ئەویان ئەکسپەرتەکە ئەویان بە 80,000 بەڵێ 80,000 زۆر چاکە ئەو دەستکانەی تیجاریە هی پێ
سریان ئەوەیان دگمەی تۆڕبۆ هەیە بە 30,000 ئەوەیان نۆرمەلەک هەیە تیجاریە بە 20,000 20,000 بەڵێ زۆر چاکە لێرانەش ماسکیان هەیە کیبۆردەکان بە چەندە؟ VX وەکە بە 55,000 55,000 یەک دەست ئەو بەڵێ ئەو لۆجیتێکی بخۆی بە 150,000 بەزنەکان بە 70,000 زۆر چاکە ئەوانە دیش بە 35,000 35,000 بەڵێ زۆر چاکە لێرانەش گەمەکانی Xbox 360 و PlayStation 2 وی و زۆربەی کۆنسۆڵەکانیان هەیە کۆنەکان ئەلێکانش قاعدەی لۆ پلەی پێنجی قاعدەی دەستچی قاعدەشی لە بۆ شانی دی پلەی پێنجیە ئەوانە وای کلیسیارش هەیە بە 15,000 هەمیان هەمیان بۆ 15,000 هەرزانن بنجاوە هەمە شوی ئەوش هەیە Xbox One قاعدەی دادنەی گەمەکانی مەسڵەن مافەن یەدەی Xbox One شان دەکاتەوە بە قاعدە زۆر چاکە سەریوانی شەر بە 15 ئەوان نا ئەوان دوو پات لەگەرە بە 20,000 20,000 هەرزانم گران نییە دەستەکان خۆش بەڕێزی ئێستاش لە پێشانگایەکانی لێرانە هەر یاریەکی PlayStation 2 PlayStation 1تان بێتن لێرانە بەدەستان دەکەویتن یاریەکانی PlayStation 1 و PlayStation 2 هەروەک دەبێت لێرە یاریەکانی 360 هەیە بە کۆپی لە زۆربەی یاریەکانیان هەیە هەر یارێک لە بۆ PlayStation 2 PlayStation 1 بەدەستت نەکات بە CD یان باشتر چیکەتان لێرە لەتان دروستکەن بۆ شێوازانە سیدەکەتان لە بۆ کۆپی دەکەن دروستی دەکەن هەرچی یاریێک بێتن ئەوجا بە هەر شێوازێک بێتن وەروە یاریش بە فلاش دەکەن لە ناو PlayStation 2 لە هاردیشیان هەیە کاکە هاردەکان ساریان چەندە؟ سەلامە بی باشی سەلام سپاس دەگەم هاردەکان ساریان چەندە لە PlayStation 2 سعری هاردەکان ئێستا بەخۆی بە 25,000 160 گەمەی تێدایە لە بۆ پلەی دوی دەبی 160 گەمە 250 گەمە 250 گیگایە دەکا 20 فلاشی 16 گیگە و هەروەها ئەگەر ئەو بەخۆی بە 25 ئەگەر فلاشی خۆی هەبی بگۆڕینەوە لەگەری ئەو کات 5,000 دەخرسێنینی فلاشەکەی دەکا 20,000 فلاشمانەیە بەگەمەوە هەرچستان ویست لە ڕێی ئیسماعیلی لە خزمەت داین باشە ئەوەش گەمەکانی پلەی دووە هاردەکەیە 160 گەمەی تێدایە هەمووی بەعرف بەعرفە هەرچی گەمەکان دوی تێدایە ئەو گەمە شتێدانە بدەکەین ئیزافەکەی بە 1000 دیناری بەس تاکید بە هەموو گەمە شتێدایە باشە ئەو گەمانی سەرچێت تێدایە مەسەلەوە گۆدۆڤارە سپارتانە جیتلیە ریزدیڤڵ ئەوانەی هەموو تێدایە لێرانش جیازی سیگایان هەیە کۆپی وەرە لێرانە PlayStation 2یان هەیە وەروە نێسیان هەیە ئەنواع جیازیان هەیە وەروە لێرانش ئەو PVPیانیان هەیە کە یاریەکان نێس و سیگای تێدایە بە پۆرتێبڵ ئەوە شوێ PSPە کە بێ مشکلە ناوانەش ساریان گونجاوە هەمووی 15 بۆ 20,000 ئەوانە ساریان چەندە کاکاکە؟ ئەوانەمان ئێستا عالیان نمە بەس بە 25,000 بوو ئەیڤیەکانە پێشدی نییە هەدی ئەوانە؟ ئەوانەش بە 15,000 ماریۆ سیگاشمانەیە سیگایەکە نرخی 20,000 ماریۆکەش نرخی 15,000 زۆر چاکە دەستەکان ئێستاشە پێشانگای ژارین لێرانە سەری کۆنسۆڵەکانی دیسانەوە دەپرسین باش کاکەژار بێچار بە 350,000 نارێ سلیم ئەوروپی بێچار سلیم ئەوروپی بە 350,000 350,000 فاتەکەشی بە 250,000 250 هێدسێتەکان هێدسێتەکان 25,000 V21 G90 15,000 ئێستا بڕەگران بۆ سعرەکانیان بە دولار شتیوانە وایە ئەدی دەستکەکان دەستکان بە 20,000 دیناریە لەون هەموو دوشتی میوانەیەوانە هەموو ڕێت ڕەنگەکە ئەسڵیشی مێ لەنگەی ئەوروپی برێت بە 40,000 نارێ زەمان لەگەرە Xbox One هەیە Xbox One-iش هەیە بە 160,000 160,000 1S 1S Series هەیە یەکتێرە Series هەیە Series هەیە بە 160 دۆلاریە بە ئەوش بە زەمان ئەوروپی زۆر چاک لێرانەش یاریەکان دەست بکەین لە Dragon's Universe 15,000 15,000 Horizon ئەو 10,000 One Piece 25,000 25,000 Fallout 76 ئەفۆڵا 10,000 10,000 Assassin's Creed Odyssey ئەوش 15,000 15,000 Syndicate سندیکێت ئەوش 15,000 ئەوە ئەساسینەکان هەموو 15,000 15,000
گازۆڕەکان یادە فۆرش 15,000 ماینکرافتەکە 25 دەیزگۆن 13,000 فاکرای 10,000 کال دیتی WW DMC ئەوش 10,000 Shadow of the Mother 15,000 PS سپایدەرمان 20,000 سپەیدەم مۆدێن وارفارەکە 20,000 نوێکەی 20,000 هۆمفرۆنت ئەو 10,000 دوکەی هەژدا تێکنە سارعی هێژدەیە WW بە 15,000 15,000 ڕزنی بڵەکان ڕزن دیڤڵەکان 20,000 هەردووچی هەردووشان دوویێسی دووسێ هەردووچی بە 20,000 خاستانەوەی تەپەرکێکی ڕزنی بۆ سەیەکی زۆر جوانە 3D 3D ئۆردەر بە چەندە؟ ئۆڵدەر بە 15,000 15,000 فۆرمۆنەکەش بە 15,000 بە 15,000 گەمەکانی پلەیسار ئێستاکەرە بە حکومی جۆکەرێ ئەمووی بیتە 15 و 20 و ئەرزان بوو ئەستا جۆکەری PS4 بە چەندێکە؟ بۆ جۆکەری پلی فۆری بە 5,000 نای دەکەن گەمە بە 2,000 ئێستا ناوێ گەمە شەیە بە ئازار ناری بە هەسەب گەمەکان زۆر چاکە گەمە نوێەکانی شێوە هەموو گەمەکەیە هەرچ گەمەکرد ئەوی نەش بیدن وی دادەنێن داوەڵ دەکەیت زۆر چاکە دەستەکانت خۆش بەخێر سلام